هێشتا کورد بڕیاری کۆتایی لەبارەی گەڕانەوە یان نەگەڕانەوە بۆ بەغداد نەداوە. بڕیارە سەرکردایەتی سیاسی کورد لە چەند ڕۆژی ئایندەدا ئەم پرسە یەکلایی بکاتەوە. کێشە و بارگرژیەکانی ئەم دوای بەغداد بە جۆرێ قوڵ بووەتەوە. کورد بە نیگەرانیەوە بەغدای پایتەختی بەجێهێشتۆ و پێی وایە لەم ڕەوشەدا دەرفەتێک بۆ گفتوگۆ و دانوستان نەماوە. سەلیم جبوری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە سەردانەکەیدا بۆ سلێمانی ڕەوایەتی بە هەموو ئەو نیگەرانیانەی کووردە کە لە پرۆسەی سیاسی عێراقدا هەیەتی و ڕایگەیاند پێکەوە بەرەنگاری ئاستەنگەکان دەبینەوە. لە سەرەتادا دەبێت ئێمە ئەوە بزانین کە پرۆسەی سیاسی لە عێراقدا بەبێ کورد ناڕات بەڕێوە لەبەر ئەوە پێکەوە بەرەنگاری ئاستەنگەکان دەبنەوە. هەروەها دەبێت هەماهەنگی یەکتر بکەین، دەبێت هاوکاری یەکتر بین و لە یەکتێ بگەین. هەروەک پرۆسەی سیاسی عێراق لەسەر ئەو هەنگاوانە وەستاوە کە دەبێت بینین بۆ چارەسەرکردنی کێشەکان، چونکە ئێمە پێمان وایە ئەوەی ڕوویدا دەرەنجامی قەیرانە کەڵەکەبووەکان بۆ و کاریگەری گەورەی بە دوای خۆیدا دروست کردووە. لە پاش پرۆسەی سیاسی عێراقەوە بەردەوام کورد وەک پێکاتێکی سەرەکی عێراق پێی وایە وەک پێویست گرنگی بە پێگەکەی نەدراوە و تەنانەت هەندێک جار پەراوێزخراوە. سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت نانەوێت جارێکی تر بەلاوازیەوە بگەڕێنەوە بەغداد. پێم وایە بۆ کورد ئێستا باشترین کاتە کە داواکانی خۆمان بۆ چوونەکانی خۆمان لەگەڵ هەموو لایەنەکان باس بکەین. ئەم بڕیاری گەرانەوە بڕیاری قیادەی سیاسی هەموو کوردستانە. جێگری دووەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەمان بۆ چوونی بە سەرۆکی پەرلەمانی عێراق ڕاگەیاند و ئاماژەی بۆ کرد. پێویستە پرۆسەی سیاسی لە عێراق ڕاست بکرێتەوە و دەرفەت لە بەردەم هەموو پێکاتەکانی عێراقدا بڕەخسەندرێت. لەگەڵ لایەنەکانیش کەم و زۆر گفتوگۆ کرێ بۆی کە بزانین لە ئایندەی نزیکا چۆن چارەسەری ئەو مشکلانە بکەین کە لە بەغا ڕوویان. ئەمە وازەحە، ئەمەمان وتووە و ناڵێم ئەمە ئەوەی کە لە بەغا ڕوویە تەقینەوەی کێشەیەکی سیاسیە، ئەبێ چارەسەری ئەو مشکلە سیاسیە بکرێ ئەنجا توانین بگەڕێنەوە. کورد لە نێوان گەڕانەوە و نەگەڕانەوەیدا بۆ بەغداد ماوەتەوە و تا ئێستا لەم بارەیەوە بڕیاری کۆتایی نەداوە. بەڵام لاگەری گەڕانەوەیدا ئەم جارە جیاواز لە جارەکانی ڕابردوو دەیەوێت گەرنتی پێگەی خۆی لە بەغداد مسۆگەر بکات. مەریوانە بڵا، کورد سات نیوز، سلێمانی.